لە وەختی گرانیەکە لەگەڵ دایکمان چوون بۆ شاخ ئێتر دەوری 3 مەتر 4 مەتر کێبڵە بوو بەسەر ئەو شاخەوە گیرا بووە تقریبا 15 مەتر لە شاخەکە ناو شاخەکە بوو ناوڕەکا بوو وڵا عەرگ لێکرەوەی بەجاخم کوێرە و کەس نییە بچی ئەم کێبڵە داگرێ و مزی تایە و مزیش قیمەتێکە لە گرانیەکە هەراودی بەگوێ تعلیقێدا وەڵاوتم بەخوایە بە بچمە سەرەوە ئەو کێبڵە داگرم شێ بکەمەوە خۆم وەڵایتر چوومە سەرەوە زۆر چوومە سەرەوە 15 مەتر کێبڵەکەم لە شاخە ناو شاخەکە بوو ڕامکێشارم دایە ئەوە کێبڵەکەی هاتە خوار کێبڵەکەم بدا خوار و خۆشم ڕێم نەبوو بێمە خوار هەنجی عادەتی وایە هەنجی لەناو شاخە سەوزە بێ هەردوو قاچم نیا بە کەژەکە و دەستم گرت بە هەنجیرەکە هەنجیر بۆ لە بێخەژنەی تقریبا کێبڵەکە بای دوونیەوە بوو دوونی و وڵا گوێم بێ و هەنجێک لە ڕژگا و کیفەم کرد کەوتمە خوارەوە دایکم گوێ لێ وری پێشنا لە ڕێی خوا بێ تقریبا ئەوازم دوونی و زەرەما کرد تۆ بزان مەوزوعێکی لێ لە کەشمان پێ بڵێ وەڵای مۆزوعێک لەگەڵ باشی قسە مەوزوعی کلیلەکە کە خراپیش بایە کێبڵەکە دوونی و زەرەما کرد دوونی و زەرە